بە پرۆژە و بە بەرنامە کێشەی هەژاری وڵاتێکی خۆی ئۆپۆزیسیۆن بەناو نییە و بەناوەڕۆکە ئەوە هەڵوێستەکانە کە دیاری ئەکات هێزێکی سیاسی ئۆپۆزیسیۆنە یان پێچەوانەکەی ئەمە دوایین لێدوانی عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە لە پەرلەمانی کوردستان کە لە میانی وتارێکدا لە کۆبوونەوەی وەرزی مەڵبەندی دووی سلێمانی پێشکەشی کرد عەبدولستار مەجید دەڵێت خەڵک دەناسێت ناوی هەژارە بەڵام دەوڵەمەندێکی بێڕەزایە و هەشە ناوی غەنیە بەڵام خێری پێدەشێ کە ئەگەر بەناو بە دەبوو پێچەوانە بان تەکلیف دەکەن ئینجا ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بووە چی لە ئێمە زیاتر کردووە لە کامە هەرۆز لە پێش ئێمە بووە تا ئێمە نەمان کردوێ خۆی نابێ مەوزوع بەڕاستی بەناو بێ چێ ناوی ئۆپۆزیسیۆن و چێ ناوی ئۆپۆزیسیۆنیە گرنگ هەڵوێستەکانە باش ئەگەر یعنی من لە وڵاتی خۆمان خەڵک دەناسم کوڕێکی دەناسم ناوی هەژارە بڕوا بکە تەقریبەن دەوڵەمەندترین کەسی هەولێرەیە ناویشی هەژارە یەکێکی دەناسم ناوی غەنیە غەنی برادر منە برادرێکی قەدیمی منە بڕوا بکە خێری پێدەشێ دەوڵەمەندیش نییە کاکە خۆ قەزانە بەڕاستی یعنی بەناو نییە مەسەڵەن ئەوەی ئۆپۆزیسیۆنە مەسەڵەن یانی دەکا هەشتی زۆر گەورەی ئەخ بزانام داخۆی ئۆپۆزیسیۆنت چی کردووە چێ ڕۆستەمی زاڵی کوشتە لە ئۆپۆزیسیۆن ئەمە لەگەڵ نەبووی نەمان کوشت بێ بەڕاستی ینی یعنی بۆیە حەقەتەن ئێمە لەو ڕوانە بەڕاستی بێمنەتین یان ئێمە قسەی خۆمان دەکەین وە کاری خۆشمان دەکەین سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەسەر یەکلانەبوونەوەی حیزبەکەی لە بەشداریکردنی حکوومەت یان ئۆپۆزیسیۆن وتی لە کۆی سیستما سیاسی پێشکەوتوەکان هێزێکی سیاسی لە ڕێگاوە بڕیاری بەشداریکردن و نەکردنی حکوومەت نادات بەڵکو لە بەرەنجامی گفتوگۆکان دەگاتە ئەو بڕیارە و ئەوەی ئێستا کۆمەڵی ئیسلامی کردوێتی بە بنەمای گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت لەگەڵ سیستما پێشکەوتووە جیهانیەکان وێک دێتەوە ئەوەی کە کەمی هێناوە کە ناتوانێت دەسەڵات پێک بێنێ بۆ نمونە تەماشا دەکە بزانین داخۆ ئەگەر بۆی کرا ئامانجەکانی بێتە دی دەبێت بە بەشێک لە دەسەڵات ئەگەر نادەبێت بە ئۆپۆزیسیۆن کاکە لە دنیادا بەم شێوەیە تەبان بڕوا بکە لە دنیادا ئەم باسی دنیا پێشکەوتوو و ڕۆژ ئەوانە دەکەم ئەمن یەک لەبارە خۆم نەمبینیوە هیچ حزبێک کە دوای هەڵبژاردن تەواو بێ یا پێش هەڵبژاردن قەنەعەتی هاتبێ برای دەبێت بە ئۆپۆزیسیۆن شتیوا بە پێی ئەم سیستەمەی باسی سیستەم دەکەم باسی ئەم سیستەمە ئێستا کە لە دنیادا پەیڕەو دەکرێت بەم شێوەیە کە چاوەڕێ دەکا بزانین داخۆ مەسەلەن ئەوەی کە حکومەت پێک دێنێ ئەم لایەنە بەشداری پێ دەکا کە بخۆی ناتوانێت بەتەنیا حکومەت پێک بێنی یان نا بۆیە کاکە لە دنیادا وایە ینی ئینجا مەسەلەن جاری وا هەبووە ئێستا من ئەگەم لێبوو ئەوەی ئەڵمانیا هەتا 5-6 مانگ ئەگەم لێبوو حکومەتیان پێ بێنی کەس معارەزە نەبوو هەموو هەر چاوەڕێ دەکرد بزانین داخۆ چ دەکەن هۆڵەندا 9 مانگی پێچوو تا حکومەتیان پێکێنا مەرج نییە کە ناوت لە خۆت نا ئۆپۆزیسیۆن ئیتر ئۆپۆزیسیۆنێکی عیار 24 بیت بەڵکو ناوەڕۆک و کار و هەڵوێز گرنگە و ئەمە بۆ حکومڕانی شەڕاستە و مەرج نییە ئەوەی دەسەڵاتداریش بوو بەمانای دروست و ڕاستەقینە حکومڕانی بکات سیاست و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو ئێستاشدا لە ئۆپۆزیسیۆن دەچێت و لە هیچ هەڵوێستێکدا هیچ هێزێک لە پێش کۆمەڵی ئیسلامیەوە نەبووە ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی